فێرگەکانی کوڕانیش لە کێبڕکێکی دوور و درێژا بوون ئەویش دوێنێ لە یاریگای بابان کۆتایی پێهات کە فێرگەیەک لە شاری کەلارەوە فێرگەیەک لە زەڕایەنەوە لە کێبڕکێدا بوون و سەرنجام یاری زانە منداڵە کەلارەکان بوون بە پاڵەوان. خولی فێرگە و ئەکادیمیەکانی سنووری پارێزگای سلێمانی گەیشتە کۆتایی و ڕۆژی دووشەمە لە یاریگای بابان بە سەرپەرشتی لقی سلێمانی یەکێتی تۆپی پێ عێراق یاری کۆتایی لە نێوان ئەکادیمیای تۆپی پێی کەلار و فێرگەی زەڕایەن ئەنجام درا. دوای یەکسانبوونی یاریەکە پەنابرا بەر لێدانی یەکلاکەرەوە و سەرنجام کەلارەکان بوون بە پاڵەوانی خولەکە. دواتریش تیپە سەرکەوتوەکان جام و خەڵاتی سەرکەوتنیان پێبەخشرا کە زیاد لە 6 فێرگە لە ماوەیەکی دوور و درێژە لە کێبڕکێدا بوون.